خۆشەویستەکانم خوای تعالی لە قورئانی پیرۆزە زۆر جا نمونەمان بۆ دێنێتەوە لەسەر ئەوەی کەوا چەندین شار و دێ هەبووە خوای تعالی خێر و بەرەکەتی خۆی ڕژدۆتە سەریانە لە هەموو جۆرە نیعمەتێکی پیان بەخشیوە، بەڵام ئەوان قەدری نیعمەتەکانی خۆیان نەزانی و شکریان نەکرد و کوفریان کرد. خوا پەنامان بدە. کوفرکردن بە نیعمەتەکانی خوای پەروەردگار زۆر خەتەرە. خوای تعالی ئەم کوردستانەی پڕ لە خۆشی کردووە، ڕزق و ڕۆزیەکی زۆری تیا بەرقەرار کردووە. خوای تعالی دیمەنێکی زۆر جوانی بە وڵاتەی ئێمە بەخشیوە، دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش، زۆر جوان. لە کەم شوێنە ئامە هەیە، لە کەم شوێنە ئەم نیعمەتە هەیە. خوای تعالی ئەمەی هەموو بەخشیەوە بە ئێمە، بەڵام ئایا ئێمە قەدری ئەزانین، شکریەکەین وەکو پێویست؟ ڕاستەن ئیسە ئێمە هەمومان هەمومان لەوانەیە یەکسەر گلەی ئەوە بکەین بڵێن کاربەدەستانی ئەم وڵاتە خراپن. واللهی منش ئەزانم کاربەدەستانمان خراپن، ئەزانم کاربەدەستانمان 32 ساڵە هیچیان بۆ ئەم ملەتە نەکردووە. من چاک ئەزانم، ئێوەش ئەزانن، هەموو خەڵکیش ئەزانێ. بەڵام حکومەت چۆن خراپە بێ؟ حکومەت کێیە؟ کۆمەڵە خەڵکێکن ئەمریکا یان رووسیا فلان نردوونێتی حکمی ئێمە بکەن، کابرایەکی ئەمریکیە، کابرایەکی ئینگلیزە، کابرایەکی ڕووسە هاتۆنە والله هەر ئەوانەی خۆمانن، هەر خەڵکانێکن لە خۆمان، باوکی من و ئێوەیە، کوڕی من و ئێوەیە، برای من و ئێوەیە، کەسانی خۆمانن، لە خراپی خۆمانە ئەوانیش خراپن. ئێمەی ملت کەیفەما تەکون و یوەلا عەلەیکم، چۆن بن شکری نیعمەتەکانی خوا ناکەن، ئاوا کەسانێکتان بەسەرا زاڵ ئەبێ کە قەدرتان نەزانن، کە نەتوانن کە بەرهەمەکانی ئەم وڵاتە بۆ شخصی خۆیان بەکاردێنن، نەک بۆ ملەتەکە. جا 32 دانە ساڵە سەیرەکەی ئەوان هیچیان بۆ ئێمە نەکردووە. ڕۆژ بە ڕۆژیش وەزعەکە خراپتر ئەبێ و سەبەبەکە و هۆکارەکەشی بۆ خراپی خەڵکەکە ئەگەڕێتەوە. دڵنیا بن لە هەر وڵاتێکە حەدیثێکمان هەیە باسی 5 هینەکە عقوبەی خواکە دا ئەبەزێ بۆ ئەوانەی کە مخالەفە ئەکەن، سەرپێچی ئەکەن، هەر لەناو هەر ملەتێکە ئەو گوناحانە زیاد بکات. طبعا بەتەکید خوای تعالی سزای خۆیان بەسەردا ئەبەزێنێ. مەسەن ئەگەر قەومێک زەکات نەدەن، خوای تعالی لەلایەک و سزایانە، ئەگەر قەومێک فاحیشە و خراپەیان تیا بەربڵاو بێتەوە، خوای تعالی بە جۆرێکی تر سزایانەدا. ئەگەر قەومێک بۆ نمونە بەزەیان بە یەکانە بێتەوە، زڵم لە یەکتری بکەن لە معاملە و لە کێشانە و پیاوانەیە، خوای تعالی سزایەکی تریان ئەدا. هەر تاوانێک خوای تعالی سزایەکی هەیە. کاربەدەستی خراپیش دڵنیا بن هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کەوا خوا تووڕێیە، ئێمە تاوانە لەکەکەین، تۆبەی لێ ناکەین، بۆیە خوای تعالی کاربەدەستی خراپی بەسەر ئازاڵ کردین. دەی با بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، دەبا تەوبە بکەین، تۆبەیەکی ڕاستەقینە بۆ لای خوا، با واز لە تاوانەکان بێنین. دڵنیا بن خوای تعالی زۆر شتمان بۆ ئەگۆڕێ. هەر ئەم ئەمانەی کە ئێستا حکوممانەکەن، هەر ئەمانە خۆیان بۆ خۆیان ئەگۆڕێن. دڵنیا بن خۆیان بۆ خۆیان ئەگۆڕێن. هەر خوای تعالی ئەم دڵە لە بینی دوو فەنجەی خوای پەروەردگار هەیە، خوای تعالی دڵیان ئەگۆڕێ، چاکیانەکە. قەت دڵنیا بن حاکمی سیستەمکار و خراپەکار و زاڵم ناتوانێت حکمی ملەتێکی چاک بکە. شتیوان نییە، هەر نابێ، هەر نەبووە، قەت هەر نەبووە شتیوە. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. ئەگەر ئەهلی دیەکان ئیمانێکی تەواو بێنن، تەقوای خوا بکەن، خۆیان لە نافەرمانەکانی خوا بپارێزن، تەوبەی ڕاستەقینە بکەن، بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بەسەرادا ئەبەزێ، بەرەکەتی ئاسمان و بەرەکەتی زەویش، لەبان و لە خوارەوەخوای پەروەردگار ڕەحمیان پێکە و هەموو شتێکیان بۆ ئەگۆڕێ.